جان جان نەکەی کوڕم نەکەی ڕێی دەدەم ئەمە کێشەکان لە بەراوەیە جان بوەستە ئەگەر بێت و فڕی دەی ئیتر قسە لەگەڵ ناکەم ها هیچ ئەمای بۆ خۆت قسەم لەگەڵ ناکەی تۆ ئیتر منت خۆش ناوێ قسەم لەگەڵ ناکەی کوڕم شتیوا چۆن نەبێ وەرە دەی وەرە دایکە شتێک بڵێ ئیشان سیرکە جان ئەو دایکی شتال وەرە دەی با بچینە ماڵەوە دەی کوڕم تۆم لەگەڵ مەکە دەزانم لەبەر ئەمە لێک جیا دەبنەوە بەڵام ئەگەر فڕی دەم لێک جیا نابنەوە ئەیشان دە تۆ شتێک بڵێ جان فڕیدە کوڕم نا جان جنگیز ئێمە دەڕۆین باشە ئێوە بڕۆ منیش وا دێم جنگیز ئێمە دەڕۆین ئەیشان ئەیشان کچەوتم مەڕەوە ئەیشان بۆ ئێوەم کرد بۆ کوڕەکەمان وام کرد بۆ تۆم کرد ئەیشان تکایە کچێ دەمەڕۆ جان مەڕۆ باوکە کوڕم کوڕی خۆم لە باوەشت دەکەم برادر لە باوەشت دەکەم تۆش لە باوەشم کە دەستت لەمدم کە عومەر هێمە تۆ چێ کوڕە چەند هاتە ژوورەوە چۆنی کاچی گازگر باشم عومەر تۆ چۆنی سپاس کاچی خۆم من مردوم کاکە پرسیارێک لێ بکەم بپرسە عومەر بۆچی من تووشەکە عەلی لەوانی تر تێگەیشتم بۆچی بەڵام تۆ برا گەورەی من بووی تۆ لە هەموو شتێک منت دەپاراست ئەی وا نەبوو وا بوو دەپاراستی تۆ جگە لە کاکەم هیچ شتێکتر نەبووی چۆن منت فەوتاند کاکە عەلی لە کاتێکدا من هیچم لێت نەکرد بوو کاکە بۆچی منت کوشت بۆچی گورە تۆ مردووی تازە مردووی هەیە کە دەنگی گول لەم بیژغارمدا چ دەکەی بەم بەیانە لێرە خێرە؟ شۆ من لە دەرەوە بووم
دوێنێ کە پیاوەکان جیان هێشتین نەمزانین چی ڕوویدا بۆی لە دەرەوە بووم. لە هەر لایە سەگێک دەڕوا هەر مێشکە و شتێکی تێدایە نازانمتمانە بە چێ بکەم من دەتوانی متمان بە من بکەی. تۆ چی کوڕە سەیری ناچاوم کە وەکو پیاو قسە بکە. دەتوانی متمانم پێ بکەی کاکە. متمانم پێ بکە. هەرێ و ڕامیسە چییە؟ ئەو پیاوانە لەگەڵەوە بوون خۆ ساڵێک لەگەڵ من بوون نازانم دەبێت چی لە من بووێ لەوانەیە پەیوەندیەکی هەبێ بە ئەمەرەوە. کوڕە خۆ خەریکە مێشکم دەتەقێ بەس عومەر بەمنی دەگوت کاچی گازگر ئەوی شەروە ئێستا زەریش پێم دەڵێ کاچی گازگر. هەستم پێ نەکردووە. ئێستا بەهۆی تۆوە عومەری بەبیر هاتەوە. مادەم عومەری بیرکەوتەوە کەواتە من نا. عومەر کاری عەلی تەواو دەکا. وتم با بخۆم باخچەیەکی زستانە دروست بکەم ڕەنگا و ڕەنگ هەمووشیان دانەدانە ئاو دەدەم ناوشیان لێ دەنێم بەجانی هەمویان گەورە دەکەم پێت چەنە؟ بەڵام کاتێکی زۆر دەدەگرێ. جا چییە؟ تەمەنێکی زۆرمان هەیە. بیرم لە چی دەکردەوە دەزانی؟ چی بێت؟ ناتوێ بێ بۆ هەوارکی ئێمە؟ بیستمە لە وەرزەدا زۆر سار دەبێ. جلی زۆر لەبەر دەکەن. سێرکە لیستێکم داناوە بەرنامەکەی ژیانمی تێدایە. یەکەم جار دەوێت فێری فڕۆکەوانی بم. دواتر فێری پاراشوت هەڵدان دەبم. هیوادارم پێویست بە پاراشوت نەبێت کاتێ فڕۆکەرە دەخۆی. دەمەی کە ڕاستی جارتەنە خەیاڵ دەکەێنێمە جاتر دەستگای خێرخوازی دەکەمەوە بۆ مناڵ لە نەخۆشەکان ژیانی خەڵکی ڕزگار دەکەم. ئەی خۆت ناڵت نابێ؟ چۆن نامبێ؟ سێدانە ئاو ئاگر خاک ئەوان دەبنە هیوای من. چێلگەیەکی گەورەمان دەبێ جاتر ئاژەڵمان دەبێ ناوی ئاژەڵەکانیش بڵم؟ ئەی من لەکوێم؟ تۆ لەوێنی ڕۆیشتووی ئەو خۆشەویستە کۆنەی باست کرد دیسان لەگەڵەو دەبیتەوە. دڵم خۆشە ئەو کات؟ نا زۆریش پەشیمانی کا بەهار کاو کچە بە مۆم بەدوامدا دەگەڕی چونکە من تا کەسی تۆم وانە؟ ئێکەوە بۆ چی دەمێشتی؟ چونکە من لەبەرەوەی چونکە من لە تۆ بێزار بووبووم چونکە من وام دەویست تێگەیشتی؟ وتم من باش دەبم وتم خەمی منت نەبێ باشە؟ تۆ جێ لە قسەکانم ڕاگرت و ڕۆیشتی بەڵام زۆر بیری منت کرد. ڕۆژێکیش لەگەڵ تۆ هاتمە ئێرە خەونت بەمنەوە دیت لێرە وەکو ئێستا ڕاستە؟ بەهار ڕاستە ئەزەل ڕوونادا بەڵام ڕاستە؟ دەی باوەڕ ناکەم لە ژیاندا درۆت کرد بە لەبەر خاتری من بیڵە دەی درۆشتی وا ناکەم بژڵێ بڕۆ ناڕۆم. کەوایە ڕاستە بێزار بوون لە یارەکانت نەمانەوە دیاری نەما ئەی نەماوە دیتر دەبێ بەڕاستی قسە بکەین. کەوایە تۆ دەست پێ بکە دیسان ڕاست کرد لە دەست ڕاستیەکان. بەڵێ دەی بێڵێ